بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم کام ڕۆژ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب پێتان شادەبمەوە لە بەرنامەیەم ڕۆدا قسە و گفتوگۆ لەسەر بەڕێوەچوونی پێشانگەکە دەکەین بە تایبەتی لەوەی کە لە هەشت ڕۆژی ڕابردووکەم ڕۆژتەمین ڕۆژی کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بووە چۆن گوزەراوە چی گوزەراوە و لە دوو ڕۆژی داهاتوودا کە بەردەوام دەبێت تا 23 مانگ پلان و بەرنامەی بەڕێوەچوونی پێشانگاکە چۆنە بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتانە لەگەڵ زۆر بەڕێز حاجی حەسەن ڕەحیم ببوورە بەڕێوەبەری کۆمپانیا ئەتڵەس ئەسیر و هەروەها ڕێکخەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کاک حاجی زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. ئەگەر لێوە دەست پێ بکەین بەمڕۆوە هەشتەمین ڕۆژی کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بۆ کتێب خۆتان بەدڵتان بوو پێشوازی خەڵک بەگشتی چۆن بوو؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاسی بەڕێستانەکەم سپاس بۆ کەناڵی پەیامی بەڕێز و سپاس بۆ بینەرانی بەڕێز سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەران. ئێمە بە خۆشحاڵیەوە یاخود بە شانازیەوە ئەم هەنگاوەی کە لە سلێمانیە کۆمپانیاکەی ئێمە ناویەتی بووە پێشەنگ لەو بواری خزمەتکردن بە شاری پایتەختی ڕۆشنبیری و سپاس بۆ خوا هەنگاوەکە هەنگاوێکی گرنگ بوو پێشوازیێکی زۆر گەرم و بڕوباشی لێکرا لەلایەن خوێنەرانی کتێب و دۆستانی کتێبەوە و لەلایەن هەموو سێکتەرەکانی شاری سلێمانیەوە و لەنان خەڵکی هەرێمی کوردستانەوە. ئێمە خۆمان تەوەقعمان نەئەکرد بۆ یعنی چاوەڕوانی ئەوەها پێشوازیەک نەبووین بەڕاستی کاتێککە ئەم هەنگاوەمان ناوە ئەم پێشانگامان ڕێخست، بەڵام خۆشبەختانە سپاس بۆخوا پێشوازیەکە گەورەتر بوو لەوەی کە ئێمە تەوەقعمانە کرد، بۆیە ئەمە زۆر بەبەرزێ نرخێنین وەکو کۆمپانیا. ئایا زۆر جار یانی خەڵکیش ڕخنەی ئەوە دەگرێت کە پێشوازی حکوومیەکەی زۆر گەرم نەبووە، ئاستەوە پێشوازی کێوە بەدڵتان بۆ زیاتر چه توێژێک بوون و تا چەندە هاوڵاتیان بە تایبەتی لە دەرەوەی شاری سلێمانی و پارێزگای سلێمانی بەشدار بوون لەم پێشەنگایەدا؟ فعلا ئێمە ئەگەر بڵین ناڕازین لە پێشوازیکردنی لایەنی بەرپرس و یاخود با بڵین بەرپرسان و حکومی ناڕازی نین لە ئاوەها بارودۆخێکە کە ئەگوزەرێ لە ناوچەکەیە و لە هەرێمی کوردستان و عێراقا تا ڕادەیەکی باش بەدەممانەوە بوون و بەشداریشیان کرد لە مەراسیمی کردنەوەی پێشانگاکەیە، بەڵام لەوە زیاتر چاوەڕوانیمان هەبوو ئەمە لەلایەکەوە. بەڵام پێشوازی هاوڵاتیان زۆر گەرم و گورتتر بوو لەوەی کە ئێمە و یاخود لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتیش متەوەقع بوو بۆ ئەوە. ئەو چین و توێژانەی کە بەشداریان کرد لە پێشانگاکە و سەردانی پێشانگاکان کردووە تا ئێستا بە دەرەجەی یەک خوێندکاران بوون، بە دەرەجەی یەک لاوان و گەنجان بوون و بە دەرەجەی دووش دۆستانی کتێب و خوێنەرانی کتێب و و بە تایبەتی مامۆستایانی ئاینی و تەلەبەکانی مزگەوت بوون کە ئەمانە ئەتوانم بڵم سوودێکی باشیان بینی لە پێشانگاکە بۆ بەدەستهێنانی ئەو سەرچاوانەی کە پێویستیان پێی هەبوو، چونکە سەرچاوەیەکی زۆری کتێبی ئاینی هەیە لە پێشانگاکەیە کە ئەڵم کتێبی ئاینی بە هەموو ئاین و ئاینزات جیاوازەکانیشەوە نەک تەنها ئاینی ئیسلام، بەڵام زۆربەی هەرە زۆری کتێبەکان بریتین لەو کتێبانەی کە باسی ئاینی ئیسلام. زۆر باش. ئایا لەوەی کە بەشێکی زۆری وە خۆت ئاماژێت پێکرد پێوەستن بە کتێبە ئاینیەکانەوە، ئەمە لە دەستی خۆتانە یاخود ئەمە سروشت و کەلتوری کۆمەڵگەی کوردەواری خۆمانەوە بە تایبەتی وڵاتانش کە بەشداریان تیا کردووە لە دەرەوەی عێراقا؟ خۆی ئەگەر وانە بواە جێی پرسیارە بوو، یعنی میلەتێکی وەکو میلەتی کورد کەس بەشی هەرە زۆری و لە سەروی لە 90% موسڵمانە جێی پرسیارە بوو ئەگەر پێشانگاکە کتێبی ئاینی یاخود با بڵێن ئاینی ئیسلامی زۆرتیانە بووایە. بەڵام یەکێکی تریش لە هۆکار ئەوە یەک دوو ئەوەیە کە ئێمە لەم پێشانگایە زیاتر لە 12 وڵاتی ناوچەکە تایە بەشدارن کە هەموو وڵاتەکان وڵاتی عەرەبی و وڵاتانی دراوسێن کە وڵاتانێکی ئیسلامین. ئێمە وەکو یەکەم خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لەبەرەوەی یەکەم خولیەتی و لەبەرەوەی بارودۆخی عێراق بەگشتی تێکهەڵ کێشە، ینی بە یەک بارودۆخ ئەخوێنرێتەوە، بۆیە نەمانتوانی ئەو ناوەندی ڕاگەاندن و
بڵاوکردناوانەی کە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی ترەوە بێنین دیارە وڵاتانی عەرەبیش زۆربەی هەرە زۆری نووسەرەکانیان و خەڵکەکانیان مسلمانن بۆیە ئەوە شتێکی ئاساییە بەڵام لەگەڵ ئەوەیشا سانسۆر نەبووە لەسەر بەشداریکردنی هیچ لایەنێک و هیچ دین و هیچ بەرنمەیە کە لێرە بەشدار بێ وە بە خۆشحاڵیەوە لە هەموو جۆرە توێژێکیشی تێدایە. دیارە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی لە ئێستادا بۆ گرێوەستێکی چەند ساڵی لەلای بەڕێستانە. ئەمە یەکەمین ساڵیکردنەوەی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبە. ساڵانی داهاتوش جارێکی ترم پێشەنگایە دەکرێتەوە واتە خەڵک چاوەڕێ بکەن کە ئیدی لەمە لە ساڵانە بەردەوام دەبێت. بەدڵنیاییەوە ئەمە یەکەم هەنگاومان بوو بەڵام کۆتا هەنگاومان نابێت ئێمە ساڵ بە ساڵ ئەم پێشانگایە ئەەکەینەوە بە شێوەی مۆدێرنتر و خزمەتگوزاری زیاتر و بە شێوازی جوانتر ئەوە لە پلانماندایە و ئەمە گرنگ ئەوە بۆ هەنگاوی یەکەم بتوانین بنین و ئەو ئێرادەیەمان هەبێ بتوانین دەستپێچێکمان هەبێ لە هەنگاوی یەکەمە. ئێمە سپاس بۆخوا بە سەرکەوتووی و بە خۆشحاڵی بۆ هەموو لایەکەوە بە هەموو لایەک چین و توێژەکان خۆشحاڵن بەم هەنگاوە بەڵێ هەموو ساڵێک ئەم پلانەمان هەیە کە لەم کات و ساتەیە و لە چواردەی مانگە هەموو ساڵەکان پێشانگایە بکەینەوە لە شاری سلێمانی. هیچ ئامار و داتایەکەی لە ماوەی بەم ڕۆژەوە کە 8مین ڕۆژە چەند کەس سەردانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبی کردووە بەتایبەتی ئاماری جیاوازتانەیە لەوەی کە لە شارەکانی دیکەی هەرێمەوە یاخود لە دەرەوەی سلێمانیەوە چەند کەس بەشداری کردووە؟ بەڵێ ئێمە ڕۆژانە ئامار وەردەگرین ینی تیممان هەیە لەویاکە تۆماری سەردانی کەران ئەکات و تەنانەت ژن و پیاوی لێک جیاکاتەوە نێرومێ لێک جیاکاتەوە وە گەنج و پیر لێک جیاکاتەوە مناڵ و تازە پێگەیشت و لە هەموو ئەمانە تۆمارەکرێت بەڵام بتەوێنێتەوە لە یەکەم خولاوە لە یەکەم ئەزمونە ناتوانین بڵێن لە 100% ئەم ئامارە دقیقا بەڵام ئەتوانین بڵێن لە 100% ئەوەی بەدەستمان هێناوە دقیقا لەمە هەیە زیاتر هەیە کەمتر نییە یعنی ئەوەی تۆمار کراوە ڕۆژانە لە 5,000 کەس بە شێوەی متەوەسط کەمتر نەبووە بەڵام بە شێوە گشتەکەی هەتا ئەمڕۆ ئەم ساتە نزیکی 48,000 کەس تا ئێستا سەردانی پێشانگای نێودەوڵەتی کتێبی کردن. داتای فرۆشتنی کتێبتانەیە هیچ چەند کتێب فرۆشرابێت؟ وەکو داتای فرۆشتن نەخێر نیمانە چونکە ئەم ساڵ فریای ئەوە نەکەوتین کە بتوانین بە دقیقی ئەو یاخود ئەو ئامێرانەی کە پێویستە بهێنینە ناو پێشانگاکە و ئەو داتای وەربگرین بەڵام پلانمان هەیە بۆ ساڵی داهاتوو ئەوەش زۆر باشە یاک حەجی باوێنەوە سەر بەشداریکردنی ناوەند و بڵاوکراوەکانی دەرەوەی سلێمانی یاخود دەرەوەی هەرێم بەگشتی نزیک بە 185 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە بەشدارن و بەشێکیان لە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیسلامی و تەنانەت باز لەو دەکرێت ئەوروپیشی تایە ئەمانەتان چۆن هێناوتە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەوە؟ بەڕاستی ئەگەر بمێ لێرە بۆ زەنابتی باسکەم یعنی شتێکیش سەرسوڕهێنەرە ئەتوانم بڵم بە جۆرە لە جۆرەکان تیمێکمان هەیە ئێمە ئەم تیمە هەر یەکێکیان یعنی وەکو کارمەندێک وەکو مۆزەفێک ئیشی نەکردەوە وەکو کەسێک ئیشی کردووە کە ئەوێ خۆی بەتەنیا خزمەتێکی ئاوەها گەورە بکە بە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری چونکە ئەمانە لەم بارودۆخەی کە لە ناوچەکە و لە وڵاتانی دەوروبەرمانە ئەگوزارێ خۆیان هەڵساون تایبەت هەڵساوە تیمی مندوبی ئێمە بەڕێوەبەری علاقاتی ئێمە هەڵساوە چۆ بۆ وڵاتێکی وەکو سووریا هەڵساوە چۆ بۆ لوبنان چۆ بۆ میسر چۆ بۆ سوودان بۆ ئەردەن بۆ ئێران بۆ تورکیا مەیدانی ڕاستە و خۆ بۆ ئەوەی قەناعەت کا بە ئەم ناوەندی بڵاوکردنەوە و چاپانەی کە لێرە بەشدارن لە نزیکەوە باسی وەزعی کوردستانیان بۆ بکە باسی وەزعی عێراق بکە کە سلێمانی کوردستان ئەمنیەتی خۆی هەیە و قەناعەتیان پێ بکە بێن لێرە نمایشی کتێبەکانیان کەن و بەشدار بن لەم پێشانگایە بەڕاستی ئەمە ئەتوانم بڵێم لێرەوە ناتوانم تەمسیلی ئەوە بکەم کە چۆن توانیوان ئەمە بکەم بەڵام گیان لەسەر دەست ڕۆشتون ئەم کاریان کردووە بۆیە توانیان ئەم بەرهەمە جوانش پێشکەش بکەن. مەرجتان چی بۆ بەشداربوانی ناوەند و بڵاوکردنەوەکان؟ ئێمە بەڕاستی تەنها دوو مەرجی سەرەکیمان هەبوو بۆیان یەکێکیان ئەوە بوو کە باسی وەزعی خەڵکی کوردستان و لە ڕووی ئابووریەوە باسی وەزعی ئەوەمان بۆ کردوون و لە گرێبەستەکەشمانە ئیشارەمان پێ کردووە کە ئەبێ ڕعایەتی وەزعی ئابووری خەڵکی کوردستان کەن لە ڕووی نرخەوە داشکاندنی تایبەتیان هەبێت دویش ئەوەیە کە هەم خۆیان و هەم پێشانگاکەی ئێمە نەخەنەژێت پرسیارەوە لە بەهێنانی کتێب و نووسراوێک کە هاوتەری بنەبێ لەگەڵ کللتوری وڵاتەکەمان و لەگەڵ بارودۆخی سیاسی ناوچەکەمان ئەوانیش بە سپاسەوە ڕعایەتی ئەو مۆزوعیان کردووە. ئەم پێشەنگایە چه کاریگەریەکی لەسەر سلێمانی دروستکردن ناوبانگی سلێمانی و ئەوەی بژانەوەی کە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە خەڵکم ڕۆ بە وێنەی پێشەنگای نێودەوڵەتیەوە سەردانی سلێمانی دەکەن.
ئەتوانم بڵێم ئەم پێشانگایە ناکرێ بڵێم تەنها پێشانگایە ئەتوانین بڵێن ئەمە حەدەسێک بوو لە شاری سلێمانیە ئالەم ئانوساتەیە خوڵقاندی کە هەموو چین و توێژەکان ڕویان کردە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی و تا ئێستاش ئەتوانم بڵم ساق تەکسیەکان بەباشی نانەزانین پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی لەکوێیە بەڵام بە بۆنەی ئەم پێشانگەی نێودەوڵەتی کتێبەوە ئێستا لە مناڵەوە هەتا گەورە هەمووی زانیان کە پێشانگا ینی چی واتای چی هەیە ئەتوانێت چ خزمەتێ بگرێت لە پێشانگاوە ئێمە توانیمان ئەم حەدەسە بخۆڵقێنین سپاس بۆخوا سەرکەوتوش بووین پلان و بەرنامەتان بۆ ڕۆژانی داهاتوو کەماوە چیەوە لە دوای کۆتاییاتنی ئەم پێشەنگای هیچ پلانێکی ترتان لەناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانیدا هەیە؟ ئێمە پێشانگاکەمان ماوەی 10 ڕۆژە خایەنێ 10 ڕۆژەکە 2 ڕۆژی ماوە ئەمڕۆ 8ەم ڕۆژێتی ڕۆژانە پلانی تایبەتمان هەیە تیمی ڕاگەاندنی ئێمە بەڕێوەبەری ڕاگەاندنی ئێمە هەر پێش پێشانگاکە پلانەکەی داناوە ڕۆژانە پانێڵی ڕۆشنبیری و کەلتوری و هونەری هەیە و لەبارەی کتێب و سەقافە و هەموو بارەکانەوە پانێڵ هەیە و ئەو 2 ڕۆژەش کەماوە پلانی تایبەتی هەیە توانم بڵێم ئەم 2 ڕۆژەی کەماوە ختامەکەی لێرەیە کە هیوادانی ختامەکەی مسک بێ ئاوا تەنزیم وا ڕێکخراوەکە چالاکی تایبەتی تیاابێ لە کۆنسرتی عیرفانی و هەموو ئەو بابەتانی کە زۆر باشگاک حاجی زۆر بە کورتی پەیامت بۆ بینەران چی ئەوانەی کە تا ئێستا سەردانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبیان نەکردووە سپاسی هەموو ئەوانە ئەکەین کە سەردانیان کردین و سپاسی هەموو ئەوانە ئەکەین کە ڕخنیان لێگرتین و سپاسی ئەوانەش ئەکەین کە ڕخنەکانیان بە دیاری لێوەرئەگرین بۆ ئەوی لە ساڵی داهاتوو بتوانین خزمەتی زیاتر و گەورەتر و جوانتر بکەین و داواش لەو بەڕێزانە ئەکەین کە تا ئێستا هەم لە بەرپرسان و هەم لە هاوڵاتیان ئەوانەی کە تا ئێستا سەردانی پێشانگاکان نەکردووە بێن لە نزیکەوە هەنگاوی یەکەممان ببینن و لە نزیکەوە ڕێنماییمان کەن ئەگەر ئیشێکە دەرکمان پێ نەکردووە ئەنجامی بدەین و بیبینن کە شاری سلێمانی چەند تامەزرۆی ئەم چالاکیانەیە چەند تامەزرۆی کتێبە چەند تامەزرۆی ئەوێ واتای ڕۆشنبیری بە عملی نیشان بدا داوایان لە یەکەین کە سەردانی پێشانگاکە بکەن 2 ڕۆژمان ماوە لە خزمەتیان زۆر سپاس بۆ بەڕێز حاجی حەسەن ڕەحیم بەڕێوەبەری کۆمپانیای تۆڕەزەسیل و هەروەها ڕێکخەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب سپاس بۆ دەرفەتەیە کە بێمە بەخشی بینەرانی عزیز ناوبەڕێکی کورت وەردەگرم و لە بەشێکی دیکەی بەرنامەی ئەمڕۆدا پێتان دەگەمەوە لە گفتوگۆکە تەوەرێکە لەسەر ئاستی گەنجەڵی لە هەرێمی کوردستان و هەروەها شێوازەکانی ڕوبەڕووبوونەوەی گەنجەڵی بە میوانداری میوانێکی عزیز لە پاش ناوبڕەکە پێتان شادە بنەوە. لەم بەرنامەیەدا بە شێوەیەکی معریفی قسە لەسەر حتمیەتی مێژوو بکەین یاخود کورد و حتمیەتی مێژوو هەموو دەسڵاتدارێکە لە ناوچەکەدا دەسڵاتدارە سیستەمی بەڕێوەبردنە ڕۆژێک کۆتایی پێدەوەکو چۆن لە بیداتی دەستی پێکردو کە دیزانی ئەم دەوڵەتانیان کردو بە ئامانج کردویانە بۆ ئەوەی ئەم دەوڵەتانە هەم لاواز بن هەمیشە لە شەڕدا بن بۆی هەمیشە ئەمان هەیمەنەتی سیاسی و ئابری خۆیان بەسەرا پەرست کە 2000 سەربەخۆی کورد لە هەر بەشێکی کوردستان زیانی هەیە بۆ حکومڕانی هەموو ئەو بەشانی کە کوردستانن بەسەردەدا بەشکراوە ئەم حتمیەتانە حتمیەتێکی دەستکردن لەلایەن زلهێزە گەورەکانەوە بۆ دابەشبوون و لاوازکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکرێ بڵێن ئەوەی کە ئەمڕۆ بەشێکی ڕووەدا پلانی لەوانێت دەیان یا 50 ساڵ یا 100 ساڵ بەر لە ئێسێ بەڵام ئەمڕۆ هێواشێواش ئامانجەکانی دەسەبە لەبێت نا کورتاک و ئێستاز لە بیداتی سەدەی 20ەوە شەڕی ئەم دیزاینە هەڵە دەکا و لە سەدەی تازەش دەیکا و لە ڕابردوشدا کردوێت هەرێکە لە دەوڵەتی تورکیا و ئێران و عێراق و سووریا خەریکی ڕێوڕسمێکن خەریکی ممارەسەیەکن بۆ ئەوەی ڕێگری لە دروستبوونی و دیزاین تازە بکەن کە لەسەر حسابی جوگرافیای ئەوان و لە قازانجی کووردا بێت لەبەردەم بەردەعاشی 2 ململانەی زۆر گەورەداین واتاوەکو بەشێک بین لە عێراق هەردوو شەڕ و ململانەیەکانمان بۆ دەمێنێتەوە. بینەرانی عزیز دووبارە سڵاوی خی گەورەتان لێبێت لەم بڕگەی بەرنامەکەدا قسە و گفتوگۆ لەسەر ئاستی گەنجەڵی لە هەرێمی کوردستان و هەروەها شێوازەکانی ڕوبەڕووبوونەوەی گەنجەڵی دەکەین. دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی لە دوای سەرەڵدانی خۆپیشاندانەکان و ناڕزایەکانی عێراق ئێستا باسی چاکسازیە هەم لە حکوومەتی عێراق و بەرەبەرم باسش لە ناو هەرێمدا خەریکە گەرم دەبێتەوە جارێکی دیکە
دیارە بۆی کە بزانین ئاستی گەندەڵی لە هەرێمی کوردستانە چۆنە و چەندە وهروەها میکانیزمەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی چییە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ماستەر لە کارگێڕی کار وهروەها پسپۆڕی بەرەوردنی سامانی مرۆیی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین مامۆستا عومەر زۆر سپاس بۆ بەخێر بێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئاستی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا ئێستا لە چه ئاستێکایە و چۆن گەندەڵیەکە بەناوی پای بەخشندەی مێرەبان زۆر سپاس کاک جەلال بۆ بەڕێزت وەسڵاو لە بینەرانی بەڕێزی پەیامیش طبعاً کاڵەی ئاست معنای وایە تۆ بە دوای پێوەرێک کاگەڕی بۆی بزانی ئەم فلانشتا ئەم بابەتە بەپێی ئەو پێوەرە قەبارەکەی چەندە لە ڕاستیە بۆ گەندەڵی بابەتێکی قورسە و پێویستی بە هێندێ ستانداردێ هەندێ ڕێو شوێن هەیە تاوەکو بزانی ئاستی گەندەڵی ئاستی لادانەکان ئاستی بەهەدەردانەکان لە هەر وڵاتێکا چەندە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هێندێ ڕێکخراوی نێودەوڵەتی هەن لەسەر و هەمویانەوە ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی ساڵانە پێوەری هەیە بۆ وڵاتەکان کە لە ڕێگەی شارەزاکانی خۆی ڕاپرسی هێندێ ڕێگەی ترەوە دەستیانەخا پیشانیەدا هەر وڵاتێک ئاستەکەی بە بەراورد بە هەموو وڵاتانی جیهان لە چه ئاستێکایە ڕێژەی گەندەڵیەکە یاخود پاکێتی بەنسبەت گەندەڵیەوە لە چه ئاستێکایە طبعاً هەرێمی کوردستان پێوەرێکی تایبەت بەخۆی نییە بەس بەڕاستی عێراق وەک هەرێمی کوردستانی لە چوارچەوەی عێراقایە هەمیشە لە پێوەرە نێودەوڵەتیەکە خراپترین بەشی هەیە یاخود لە ئەخیری ئەخیرەوەیە یعنی لە بواری گەن ئەگەر بە پاکترین تەماشاکەین چکە لیستەکەی ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی لە پاکترینەوە دەستپێکە بۆ پیسترین وڵات عێراق هەمیشە بەشەکەی لە ئەخیر ماقەب لە ئەخیر پێش ئەخیر و ئەوانایە ئەگەر بە لە گەندەڵترینیشەوە دەست پێ بکەیت ئەوە عێراق تەنها مەگە ئەفغانستان و یەک دوو وڵاتی تری وەکو میسرەوانە پێشێکەوە ڕەنگە هەرێم و بەغداد پێرجار منافەساکەن کامیان لە پێش کامیان بێت یعنی ڕێژەکە ئاوایە یعنی پێوەرێک نییە تایبەت لەسەر هەرێمی کوردستان پیشانی بدا چونکە بەداخەوە ئێمە وڵات نین کە بەهۆی ئەوەی وڵات نین زۆر شتمان لەدەستداوە ئەکرێمە یەکێک لە شتەکان بێت زۆر باش بەڵام بە شەریکی گشتی ئێمە پێوەری کەشمان هەیە پێوەری هەستی خەڵک ئومێدی خەڵک بە وڵات بە ژیان متمانەیان بە حکوومەت بە دامەزراوەکان و ڕێژەی ناڕەزایەتیان هەموو ئەوانە ئەکرێت بڵێن بەشێکن لە پێوەرەکان کە بەڕێزت مایکە بگری بەدەستەوە بچیتە ناو بازار بپرسیتەوە لەسەر خزمەت گوزاریەکان لەسەر ئەدای بەرپرسان لەسەر ئەدای وەزارەتەکان لەسەر مەسەلەن خزمەت گوزاریە جۆرا و جۆرەکان لەسەر ئیش ڕۆشتنیان لە فەرمانگەکان لەسەر ڕۆتین و بەرتیل و واستە و واستەکاری و حیزمەتی و حیزبەتی و خزمەتی هەموو ئەوانە یعنی بەشێکن لەو پێوەرەی کە پێمانەڵێت وڵات دەچێت زۆر باش ئەوەی کە هەرێم گیرۆدەی بووە لە بابەتی گەندەڵیدا ئایا گەندەڵی سیاسیە داراییە کارگێڕیە چ جۆرە گەندەڵیە کە هەرێمی کوردستان گیرۆدەی بوو بێت هەموو گەندەڵیەکانە بە سروشتی خۆی هەموو سیستەمەکان هەموو جۆرەکانی گەندەڵی تیا ڕنگدانەوەی هەیە بەڵام ئەوەی کە وەکو بڵین دایکی هەموو گەندەڵیەکانی ترە و هۆکارێکە بۆ گەندەڵەکانی تریش گەندەڵی سیاسیە کاتێک کە سیاسیەکان لە ڕێگەی دەسەڵاتەوە لە ڕێگەی هێزەوە لە ڕێگەی پارەوە و جاری وایە لە ڕێگای تەنانەت ڕێگە دیموکراسیەکانیشەوە دەستەگرن بەسەر جومگەکانی دەسەڵاتە و بە پێی بەرژەوەندی حیزبەکانی خۆیان تەنانەت جاروردی شەبێتەوە شخص و کەسەکان مؤسساتی وڵات ئاراستەیەک لێ تەنانەت هێندێ جاریان بەهۆی نفوزیانەوە لە پەرلەمان یاسا دەرەکرێت لە بەرژەوەندی حیزب و گروپ و خەڵکێک و سەرمایەدارێک و ئەوانە ئەوسا ئەم گەندەڵی سیاسیە ئەبێتە دایک و سەرچاوی هەموو گەندەڵەکانی تر یعنی گەندەڵی ئابووری گەندەڵی کارگێڕی گەندەڵی کۆمەڵایەتی بەشێکی گەورەی هۆکارەکەی گەندەڵی سیاسیە زۆر باشە ئێستا لە عێراق و لە هەرێمیش باسی چاکسازیە ئێمە چۆن دەبێت دەست بەوین بۆ چاکسازیکردن و بە تایبەتی بۆ ئاستا ڕێژە زۆری کە گەندەڵی جنگە هەمە جۆرەکانی حکومڕانی گرتوێتەوە طبعاً بەڕاستی چاکسازی وەک چۆن خەڵک لە ڕاپەڕینەکە چاوەڕێی ئومێدێکیە کرد لە نەتیجەی ڕاپەڕینەوە دەستی کەوێ ئەبێ بڵێن پرۆسەی چاکسازیکردن پرۆسەی گۆڕانکاریکردن هەر پرۆسەیەک کە ئەبێتە هۆی ئەوەی سەروەتی مادی و مرۆیی لە وڵاتە بخاتە خزمەت وڵاتەکەمانەوە هەرێمی کوردستانەوە ئەوە بەڕاستی ئەو ئومێدەیە کە خەڵک لێ چاوەڕێیەکە و ئەو ئامانجە گەورەیەکە هی ئەوەیە هەموو کەس هەڵیگرێ ئەوەی خۆی بە دڵسۆزی کوردستانە زانێ ئەبێ هەڵگری پەیامی چاکسازی بێ ئەبێ هەڵگری پەیامی چاکردن و باشکردن بێ ئەبێ هەڵگری ئەو پەیامە بێکە
مؤسسات لە وڵاتە ماوەساڵمەر ئەم هەڵگرێت چۆنە لە کاتێکا لە نمونە کاتێکا سێری کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان دەکەین کارنامەیەکی جوانی نووسیوە لە چاکسازیە چەندین خاڵی جیاوازی هێناوەکە بزبەت ئەو برینانن کە هێرێمی کوردستان گیرۆدەی 250 دەخاتە سەر بەڵام لە کردار و لە ئەمەلەکەیە چۆن چاکسازی دەبێت. ئەمە پرسیارێکی جوانە من وەڵامی یەکەمم تەواو نەکردووە. بێگومان تەنانەت سەرۆکی پێشووی هەرێمی کوردستانیش دوو جار لیژنەی باڵای پێک هێنا بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بەرپاکردنی چاکسازی بە شێوەیەکی گشتی هەردوو جارەکە ئەنجامێکی ئەوتۆی نەبوو کە خەڵک دڵی پێی خۆش بێ و لەسەر ئەرزی واقع ڕۆژانە نەتیجەکانیمان نەبینی. بوونی بەرنامە و نیەت بۆ چاکسازی کارێکی باشە بەڵام لە ڕاستیە چاکسازی و ڕوبەڕوونەوەی گەندەڵی ئیرادەیەکی زۆر بەهێزیەوە. ئەبێ حیزبە سیاسیەکان بە یەکەوە پاڵپشتی بکەن و ئیرادەیەکی سیاسی لەدایک بێکە بە فعلی چاکسازیانە بێت و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەوەی کە پرسیارت کرد لەبارەیەوە لە کوردستان هاوشێوەی هەموو وڵاتانی دنیا بێ یعنی تۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەڕاستی دروشم نییە تەنها بەرنامەیەکی جوان نیە بینوسی ڕاستە لە حکوومەتی هەرێمی کوردستانم کابینە تازە یەکێک لە بەرنامەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە بەرپاکردنی چاکسازیە ئەمە شتێکی باشە هەنگاوێکی باشە نیەتێکی باشە بەڵام بەڕاستیە بێ ئەمە تەرجەمە بێ بۆ واقعەوە تەرجەمە بێ بۆ بەرنامە بۆ سیاسەت بۆ ڕێکار و ڕێوشوێنەکان بۆ نمونە یەکەم هەنگاوە بێ حکوومەت هەرێمی کوردستان و هەموو پێگاتەکانی حکوومەت هەرێمی کوردستان ڕێز لە دەسەڵاتی پەرلەمانی بگرن و پەرلەمان دەستکراوە بێ لە لێپرسینەوە لە بەدوام داچوون و هەتا ئاگاتە ئاستی متمان لە لێوەرگرتنەوەی هەر وەزیرێک کە بارکەکانی سەر هەڵشانی هەڵناسە یاخود وەزارەتەکەی موسسەکە بۆ خزمەتی حیزبەکەی یا خۆی بەکارێنە یا خەریکی دەوڵەمەندکردنی خۆیەتی یا خەریکی ئەوەیە کە گرێبەستەکان خاتە خزمەتی حیزب و کۆمپانیەکانی حیزبەوە. ئەمە هەنگاوی یەکەمە کە پەرلەمان بە تەواوەتی دەسەڵاتی بەدواداچوونی هەبێت و جورئەتی دەستبردن بۆ ئەو پرسانی هەبێت کە بەداخەوە تا ئێستا لە کوردستانە نەمان بینی یعنی نمونەی لەم جۆرەمان نەبوو نەمان بینی لە پەرلەمانە وەزیرێک ڕابگیرێ پرسیاری لێ بکرێ و هەستکام وەزیرەکەم دەسەڵاتی لە بەردەم یاوەساوە دەسەڵاتی ئەوەی هەیە متمانی لێوە دێتەوە پاشان ڕێگەکانی تر کە هێندێکیان دەستگای سەربەخۆن وەکو دەستەی دەستپاکی خۆشحاڵین کە لە کوردستانە دەستەکە هەیە بەڵام بەڕاستی ئەم دەستەیە پێویستی بە پشتگیریکردنە لە ڕووی سیاسیەوە بێ پشتگیری بکرێت و لە ڕووی ئیمکانیاتەوە بێ ئیمکانیاتی باشی بکرێتە بەردەست بۆی بتوانێت تەفەڕوع بکا بە تەواوەتی و دەستی بگات چونکە پارە سەرفکردن لە بواری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە زۆر گرنگە یعنی بێ بەوە لێک نەدرێتەوە کوردستان ئێستا بۆ نمونە پارەی نییە 5 میلیۆن دلار بخاتە خزمەتی بۆ نمونە دەستەی دەسپاکیەوە ئەبێ بیخا بۆ چونکە کاتێ پارە سەرفەکەی چونکە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پارەی ئەوێ کاتێ پارە سەرفەکەی بۆ ڕێگەیانەی بۆ وەسائلانەی بۆ هۆکارانەی کارنە هۆی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئۆتۆماتیکی تۆ پارەت گەڕاندوێتەوە بۆ چونکە ڕێگری لە بەهەدەردان هەموو لەحزەیەک وەستان لەسەرەوەی گەندەڵی بەردەوام بێ معناوە تۆ سەیرەکەیت و ئەوەستی بۆی پارە و سەروەت و سامانی وڵات بەهەدەر بڕوا بە فیڕۆ بڕوا بۆیە یەک لە ڕێگاکانی ترەوەیە کە دەستەی دەستپاکی بەڕاستیە بێ بەهێز بکرێت خەڵکانی نەزیه دەستپاک بە متمانە و جێگەی سێقەی خەڵک لەو شوێنانە کار بکرێن دادوەری بەهێز و بەتوانە هەبێت کە قدرەت و دەسەڵاتی لێپرسیلەوەی بەرپرسەکانی هەبێت پاشان ڕێگاکانی تر بۆ نمونە دیوانی چاودێری دارایی بۆ نمونە هەڵمەتی نیشتیمانی دەستگا میدیاییەکان چونکە پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بەرپاکردنی چاکسازی ئەبێ پرۆسەیەکی نیشتیمانی بێت تەنها لە بڕگەیەکا و لە بوارێکا ناکرێت ئەبێت چوارچێوەیەکی نیشتیمانی گەورەی هەبێ هاوڵاتی تیا بەشداری بکە هەتا کاتە هەموودا باشە بۆچی لە هەرێمی کوردستان کاتێک یەکێک پرۆسەیەکی چاکسازی ڕدەگەێنێ نایە لە خۆیەوە دەست پێ بکە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بیگرێت لە ئەو کارنامەی کە نووسیوێتیەوە خۆی ناگرێتەوە کاتێک کە سیر دەکەی بەشێک لە خاڵەکان خۆی دەبێت خۆشی بگرێتەوە بەڵام لە خۆیەوە دەست پێ ناکە ڕەنگە لە خوار خۆیەوە دەست پێکە وەزیرێک لە خوار خۆیەوە دەست پێکە بەڕێوەبەرێکی گشتی ڕەنگە لە خوار خۆیەوە دەست پێکە ئایا ئەمە تا چەندە کاریگەریە لەسەرەوەی کە چاکسازیەکە دوایی بە هیچ دەرچێت وەکەوەی کە وە خۆش تاماژت پێکرد لە ڕابردوودا چەندین جارم پرۆسەیە ڕاگەێنراوە بەڵام ئەنجامی نەبوو لەبەرەوەی هەمیشە ماسیە گەورەکان پێوە نەبوون ماسیە بچووکەکان چەند کەسێکی زۆر بچوو ئەویش ئەگەر سزای یاسایی خۆیان وەریان گرتە بێت خۆی بۆ ئەوەی خەڵک متمانەی بە هەر بەرنامە و دروشتێک هەبێت لە ڕاستیە بێت لە ژیانی ڕۆژانەی موسساتی حکومیە ببینن کە ئەمە ڕنگدانەوەی هەیە و بڕیارەکان فەرمانەکان یاسا و ڕێنماییەکان بۆ تەنها کارمەند و ئاستەکانی خوارەوە نین تەنها بۆ هاوڵاتی لاواز و بێدەسەڵات نین
و ئەبێ لە هەموو ئاستەکانە پێوەی پابند بن لە ڕاستیا کابینەی نوێم کابینەیەکی تازەیە ئێمە جارێ لێمان دیار نییە ئەو بەرنامە و ئامانجەی دایناوە لە ڕووبڕەبوونەوەی گەندەڵیوە بە پاکردنی چاکسازی چەندێکی ڕێکاری بۆ ئەگیرێتە بەرەوە چەندێکی ڕنگدانەوەی ئەبێ و بالفعل ئەمە بەسەر هەموو کەسەکانان جێبەجێ کرێەوە کەس ئیسستان ناکرێ جارێ ماوێتی لە ڕاستیا پشگیریشیەوێت پشگیری حیزبە سیاسەکانیەوێ و حیزبە سیاسەکانە بێت جددی بن و ئەبێ دە ساڵگرن لە تەدەخل لە موئەسساتی ئەم وڵاتات چونکە ئەگەر ئیرادەیەکی لەم جۆرە لەدایک نەبێت یەکەم وڵاتەکەمان لە بەردەم هەڕەشە و مەترسێکی زۆر گەورایە چونکە یەک دنیا تەحەدی هەیە ئەو هەموو گیر و گرفتەی کە لە دەوروبەرمان هەیە ئەو هەموو تەحەدیی لە ناوخۆ هەیە ئەو هەموو تەحەدیەی کە سەبارەت بە داهاتی وڵاتە سەبارەت بە بودجەی وڵاتە سەبارەت بە پەیوەندیمانە لەگەڵ بەغا سەبارەت بە وڵاتانەیە کە هەرێمی کوردستان لە چواردەوری هەرێمی کوردستانن لە ڕاستیە ئەگەر بێت و لە ناو خۆشە لاواز بین گەورەترین لاوازی لە بەردەوامی گەندەڵیەوە سەرچاوەگرێ هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورایە بۆی هەرێمی کوردستان لەم مەترسیە بپارێزین ئەبێ حیزبە سیاسەکان هەر هەموو بەبێ جیاوازی فراکسیۆنەکان لە پەرلەمانەوە هەر هەموو بەبێ جیاوازی پاڵپشتی هەر هەنگاو هەر بەرنامەیەکی چاکسازی بن کام حکومت ڕایەگەیەنێ یاخود هەر وەزارەت و دەستە و بۆ نمونە دادوەرێک لە شارێکە هەبێ دادوەرێکی نەزیه و پاک و بەقووەت و بەهێز کە لە سڵ نەکاتەوە لە هیچ کەسێک و هەر دۆسیەکی چۆرە بەردەست لەسەر هەر کەسێک بوو ئیجراعاتی پێویست بەرامبەرکە لە ڕاستیە ئەمە ئومێدێک بە وڵات دەبەخشێ بە خەڵکی وڵات دەبەخشێ و ئەبێ هەموو حیزبە سیاسەکان پاڵپشتی بن بۆیە بوونی هەر بەرنمەیەک لە بواری چاکسازی لە بواری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کارێکی پیرۆزە و ئەبێ هەمومان پشتگیری بکەین بەڵام تەواو وایە ئەبێ ڕنگدانەوەی هەبێ لە ژیانی ڕۆژانەی خەڵکە و ئەبێ تەنها بەرپرسە بچووکەکان یا کارمەندان یا هاوڵاتیان نەگرێتەوە و هەموو بەرپرسانی باڵای وڵات بگرێتەوە زۆر باشە چاکسازی تا چەندە پێویستی بە دەرفەت و کات هەیە واتە ئایا لە مانگێکە لە شەو ڕۆژێکا دێتە دی یاخود نا بە تایبەتی کاتێکە کابینەیەکی نوێ سوێندی یاسایی دەخوا کارنامەیەکی ئەعلان دەکات بۆ ماوەی ئەو 4 ساڵە دەبێت لەم 4 ساڵەیە تا چەندە ڕنگدانەوەی کارنامەکەی لە حکومڕانیەکەی ئاهبێت هێندێ لە بوارەکانی چاکسازی زۆر ئاسانە تەنها ئیرادەی ئەوێ و نیەتی ئەوێ و دەستپاکی بەرپرسەکانی سەروی هێندێکیان بەڕاستی پێویستی بە سیستەم پێویستی بە ڕێنمایی تازە هەیە پێویستی بە یاسای بەهێز هەیە هێندێک یاسا هەم لە کوردستانە هەر خودی یاساکان خۆیان سەرچاوەی دروستبوونی گەندەڵین سەرچاوەی دروستبوونی بە هەدەردانەکانن بۆ نمونە یاسای وەبەرهێنان کە لە کۆن 6 ساڵێک لەمەوە پێش دەرچووە کە لێنی زۆری تایە بە ئاسانی دەرفەتە یا بەوەی کە سەرمایەدارەکان خۆیان دەوڵەمەند بن ئەوانەی کە خانوویان نییە و بە ناوی ئەوانەوە عەرزە وەرگیراوە ئەوان هەر بە کرێچێتی و هەژاری بمێننەوە و دەرفەدەیە بەوەی کە بە ئاسانی تەفسیر بکرێ بۆ یاساکان بۆ ڕێنماییەکان و لە نەتیجا بۆ بەرژەوەندی بازرگانێک حیزبێک خاوەن بەرژەوەندیەک لێکدانەوەی بۆ بکرێەوە بۆ ئاراستەیە ببرێ بۆیە یاسای چاک و سەردەمیانەمان ئەوێت و لە هێندێک زۆر بوارە ئەبێ یاساکان بگۆڕێن یاسای تازە دەربکرێن پاشان هێندێک بوارە ڕێنمایی و سیستمیەوێ ئەمانش هەر کاتیان ئەوێ هێندێک بواری ترا بەڕاستی تەکنەلۆژیای سەردەمی ئەوێت یعنی تۆ بۆ ئەوەی مەسەلەن هێندێک لە ڕۆتین کەم بکەیتەوە لە فەرمانگەکانە کە سەرچاوی گەندەڵیە کە تۆ ڕۆشتیتە فەرمانگەیەکەوە و هاوڵاتیەکە چێتە فەرمانگەیەکەوە طبعا ئەوانەی کە دەرونیان لاوازە ئەوانە لەگەڵ ڕێزمە نەفسیان دەژمە وەگەرنا خەڵک پەنا ناباتە بەر خەڵکی نەزیه و نیشتیمانی و دەستپاک و لە خواترت پەنا ناباتە بەر بەرتیل و بەرتیلکاری و بە مافێک بەدەست خاکەهی ئەو نییە کاتێک گەزانی بەڵام پرۆسەیەکی ڕۆتین یا پرۆسەیە کە کاتی پێویستە و مەسەلەن 2 مانگی پێویستە بە بەرتیلێگەی کەتە 1 ڕۆژ 2 ڕۆژ لە ڕاستیان مانای وایە ئێمە لە فەرمانگەکانە پێویستیمان بە چاکسازیەکی گەورە هەیە کە لوتکەی چاکسازیەکە خۆی لە گۆڕانکاری سیستەمە ئەبینێتەوە لەم ڕێگا تەقلیدی کە ئێستا هەیە بۆ بەکارهێنانی تەکنۆلۆجیا واکات کارەکان خێراتر بن و ئاسانتر چاودێری بکرێن و ئاسانتر بزانی کامیشە ڕەوایە یان ڕاوانی بۆ نمونە ئێمە لە کوردستانە یەک داتابەیسی مەرکەزیمان هەبێت کە هەر کەسێک 2 موچەی هەبێ پیشانی بدا خۆمەیشێکی زۆر قرس نییە بەڵام لە ڕاستیە ئیرادەیەک هەبووە پێشتر سیاسی کە نەیویست و ئەم داتایە هەبێ ئەم پرۆگرامە هەبێ کۆمپیوتەر و تەکنۆلۆجیا و
ئەو ئامێرانی کە ئەلکترۆنین لەم بوارە بەکاربێنێ بۆی فردوفێڵەکان کەشف نەبێ و ئاشکرا نەبێ. بۆ نمونە زۆر ئاسانە لەو بوارە لە بواری موچە و ئەوانەی سوودمەند دەبن لە حکوومەت تۆ داتایەکی مرکز ناوەندیت هەبێ لە ئاستی ئەنجومەنی وەزیران زۆر بە ئاسانی کۆنتترۆلی هەموو زانیاریەکە کە پێیوەستە بە هاوڵاتیەوە بەتابەت کارمەندەوە لانی کە مەنگاوی یەکەم کارمەند پاشان بگوازینەوە بۆ هاوڵاتی پاشان مەسەن سیستەمی بانکیمان ئێمە بەهێزکەین بە ئەلکترۆنیکەین وا بکەین خەڵک متوانەی با بانکەکان هەبێ بۆ ئەوەی پارە لە وڵاتە دیار بێ خەڵک متمانە بە بانکەکان بکەوە دوایەوە حکوومەتیش موەسساتیش دادگاکانیش پەرلەمانیش بزانن پارە لەکوێیە لە وڵاتە ئێستا ئەو هەموو پارەی کە ئەزانی کە بە گەندەڵی مەسەلەن لە کوردستانە کۆکرێتەوە هیچی دیار نیە نە لە بانکەیە نە لە یەکێک لە مەدرسە گەندەڵەکانی سپیکردنەوەی پارەیە بەڵێ یەکێک لەو پرسە زۆر گەورانە تەبان سپیکردنەوەی پارە نەتیجەی پرۆسەکانی گەندەڵیە هەموو ئەوانی کە پارە بە ڕێگەی ناڕەوا ناشەرعی بەکارێنن هەوڵەنەر پارەکانیان وێنەی پارەکانیان بگۆڕن بۆ شەرعی بە ڕێگەیە کە پێوترێت سپیکردنەوەی پارە ئەویش طبعا مناقەشەیەکی زۆر هەڵەگرێ و کاتی ئەوێ کە ئەو پارانە چۆن سپیەکرێنەوە برێنە دەرەوەی وڵات لە ڕێگەی ترەوە هێنرێنەوە ئەو مەشروعانەی تویان بینی هێندێکیان لە بواری وەبەرهێنان و کۆمپانیای جیاجیا و ئەوانە ئەوە لە بنەمایە پارەکانیان لە گەندەڵیەوە هاتووە بەڵام بە ڕێگەی خۆڵکردنە چاوی خەڵک ئێستا وا پیشانەدرێت کە ئەوە کار و کەسابەت و بازرگانی زۆر باشەمان سامر ئاماژت بۆ کرد کە ڕۆتینات سەرچاوی بەرەبەرە گەندەڵیەکانە کە لە هەر وڵاتێکە بەشێکە بەڵام بە لارێمی کوردستان ئەگەرەوەی کە جەنابەت باشتر شارەزایی وردەکاریت هەیە لە جۆری گەندەڵیەکان دەیبینی و خەڵکیش بەگشتی دەبینێت کە وەزعمان چۆنە و هەمووشی سەرنجامی گەندەڵیە مەترسیترین گەندەڵی لە هەرێمی کوردستان هاتە جۆرە گەندەڵیەکە کە ئێستا دۆخی دارایی بە تایبەتی خەڵک و حکوومەتی بەم ئاقارە بردووە خۆی مەترسی داترین گەندەڵی من لە کتێبەکەشان کە بە ناوی گەندەڵی نووسیمەوە لە حەو بەش پێگاتووە جەنابەت داماژەت کرا لە سەرەتاوە باسم کردووە مەترسی دارترینیان گەندەڵی ڕێکخراوە گەندەڵی منەظەم ئەوەیان ڕاستە بە هەدەردانی سەروەت و سامانە و گەندەڵیە و سوودوەرگرتنە لە مافێکەیە و کەسە نییە بۆ نمونە بەرتیلدان بۆ نمونەیەکێک کەسێک بە ناڕەوا دامەزێ کەسێک بە ناڕەوا مەسەلەن زەویەک ئەکاتە مڵکی خۆی کەسێک بە ناڕەوا ئیشێکی بۆترێک کە حەقی نییە ئەمە گەندەڵیە ناڕەوایە نایاساییە تاوانە بەڵام لە ڕاستیە ئەمانە شتی بچووکن ئەمانە کوردستان هیچ وڵاتێک گیرۆدەی ئەم جۆرە گەندەڵیانە نییە گەورەترین گەندەڵی ڕێکخراوە کە گروپێک لە خەڵک بە تایبەت سیاسی و بازرگان بەیەکەوە قۆڵەکەن بە قۆڵیەکە هەموو شتێک لەو کوردستانە لە وڵاتەکەمانە لە هەر وڵاتێکە کە هەبێت ئەخەنە خزمەت خۆیانەوە و ئەوسا ئاسان نییە ڕوبەڕووبوونەوەی ئەم گەندەڵیەش بەڕاستی ئیرادەیەکی بەهێزیەوێ لای سیاسیەکان لای دادگاکان لای دەستگاکان لای پەرلەمان ئەو دەستگانەی کە پەیوەندیان بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیان واتە گەندەڵی ڕێکخراو بە تایبەت لە ناویە کاتێک بازرگان و سیاسی لە هەر وڵاتێکا بینیت سیاسی خەریکی بازرگان بوو ئەو وڵاتە فاتحی لەسەر بخوێنە وەکو ئەوی لە کوردستانی بین طبعا هەر ئەمەش کە لە عێراقا ئێستا هەیە و ئەوەشی کە عێراقی بەم ڕۆگەیاندووە خۆپیشاندان و ناڕزاییەکان لە نزیک بە 15 ساڵی ڕابردووە زمانی نەبووە حیزبە سیاسیەکان لە بەغا کێبڕکێیانە لەسەر ئەوەی کە کێیان فلان وەزارەتی ئەو بێ و هەر لە بنەماشە وەزیرەکەیان ناردووە یعنی بە مەرج پیان و تۆ لە 150 هەموو پرۆژەکانەوێ بدەی بە کۆمپانیەکانی حیزبەکەی خۆمان لەوێەوە حیزبەکە دەسەگرێ بەسەر سەروەت و سامانی وڵاتە و چونکە ئەو ساگەر کۆمپانیاکەش کۆمپانیا حیزب بوو وەک لە کوردستانیش هەیە لە عێراقیش هەیە بەڕێوبەرێکی گشتی وەزیرێک ئەسڵەن ناتوانێت لێ برسێتەوە بۆ چونکە ئەم کۆمپانیا حیزبێکە حیزبی دەسەڵاتە و لە هەر شوێنێکا کێشەکەی پەکێکەوە لە سەر و ئەوەوە مامەڵەکەی بەڕێیەکە و زۆر کاتێک کە سێری هەرێمی کوردستانەکە یەکێک لە حیزبە دەسەڵاتدارەکانی یەکێکە لە حیزبە دەوڵەمەندەکانی جیهان لەو لاشەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبینین کە چۆن وەزعی دارایی تێک چووە ئەگەر لە کۆمنتێکی زۆر کورت و پوختا پێم بڵێ ئایا دەرەنجامی ئەو گەندەڵیەکە لە هەرێمی کوردستانە هەیە بە ئاسانی و بەمانەی کە لە حکومڕانیان دەکرێت ڕاستەگەر ئیرادەیانەوێ بەڵام ئیرادەیان هەیە واگەریش نەکرێت تا چەنە دوو سبەی ڕەنگە هەرێمیش بە ئاقاری بەغدا و ئێستەی ناڕزایەکانی عێراقدا بڕوە چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە ئینسانی نیشتیمانیەکە بە ئینسانێکەکرێ وڵاتەکەی خۆی خۆش بێ هەر کاتێ ئێمە بینیمان لە هەر شوێنەکە
خەڵکانێک هەن گروپ و حیزبێک هەیە کەسایەتیەک هەیە سەرکردەیەک هەیە وڵاتەکەی خۆی خۆشەوێ و بەرژەوەندی وڵاتەکەی پێش بەرژەوەندی خۆیەکە و بەرژەوەندی خەڵک پێش بەرژەوەندی حیزبەکەیەکە ئەوسا بەڕاستی ئەو گروپ و خەڵکە ئەو کەسایەتیانە ئەو سەرکردانە ئەتوانن چاکسازی بکەن و ئەتوانن ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە ئەمانە لە هەرێمی کوردستان بێت لە بەغا بێت لە هەر وڵاتێکی دنیا بێ ڕاستە بۆیە بەڕاستی تا ئەو کاتەی سیاسیەکان بازرگان بن حیزبی سیاسی کۆمپانیایی هەبێ نابێت چاوەڕێی ئومێد و خێر بکەین لە هەرێمی کوردستان گەورەترین هەنگاوی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەوەیەکە حیزبە سیاسیەکان بە یاسا بازرگانیان لێ قەدەغە بکرێت سیاسیەکان بە یاسا بازرگانیان لێ قەدەغە بکرێت زۆر ئاشکرا من و تۆی بینین لە کوردستانە مەکتەب سیاسیە کۆمپانیایی هەیە حیزبی سیاسیە مەکتەبی وەبەرهێنانی حیزبی سیاسیە گروپی کۆمپانیەکانی ئەم بێجگەلەوەی دایان گروپی کۆمپانیای تریان هەیە کە لە ژێرەوە هی خۆیانە و هەموو یان بەشێک لە پشتی کۆمپانیەکانی خۆیانە بۆیە یەکەم هەنگاوی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەوەیەکە ڕێگە بگرین لەوەی سیاسی بازرگان بێ ڕێگە بگرین لەوەی حیزبی سیاسی کۆمپانیایی هەبێت زۆر باش ئایا ئەمە هەر بەوانە دەکرێت کە خۆیان ینی گەندەڵی منەزەمەکەیان ڕێخسۆ یا بە هاوڵاتی و بە تاکێکی یاساییش دەکرێت ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی وە بەرپاکردنی چاکسازی و گۆڕانکاری بە کەسێکەکرێت لە مەوقعی دەسەڵاتە ڕاستە جێگیربوون و ڕۆچوون و ئەوەی کە هاوڵاتی ڕۆشنبیر بێ بە مافەکانی ڕۆشنبیر بێ بە یاساکان ئینسانێکی دەسپاک بێ ئەمین بێت و وڵات خۆشەویست بێ گرنگە و کاریگەری هەیە بەڵام لە ڕاستیە کاریگەری گەورە لە کەسێکە ڕوەدا کە دەسەڵاتی هەیە کە بڕیاری لایە لە سێ دەسەڵاتەکەەوە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی تەشریعی کە پەرلەمانە دەسەڵاتی جێبەجێکار کە حکوومەتە دەسەڵاتی دادوەری کە ئەنجومەنێکی باڵای دادوەریمان هەیە نەتیجەی گەورە ئێمە لەوێەوە دەستمانەکەوێت ئەو بڕیارانی کە بە ئاراتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەو سێ دەسەڵاتەوە دەرەچن کاریگەریان زیاترە ڕۆڵی زیاتریانێ هەیە لەسەر ئەرزی واقع لە ژیانی ڕۆژانەی خەڵکە ڕاستە بێ گەندەڵی پرۆژەیەکی نیشتیمانی بێ هاوڵاتی شتیایە بەشدار بێت چونکە وڵاتێک هاوڵاتیەکانی خوێنەوار بن وڵاتێک کە بە سیستەمی عەشایری ناڕوە لەگەڵ ڕێزمە مەبەستمەوەیە کە عەشیرەت بۆ شتی خراپ بەکارێنێت لەم هەرێمەیە من و تۆی بینین لە هێندێ قەزا لە هێندێ ناوچە لە هێندێ دەڤەر عەشیرەت قایمقامدانێ عەشیرەت مدیری دایرەکاندانێ عەشیرەت مدیر عامەکاندانێ ئەمە کارەساتە عەشیرەت تەدەخولەکە لە هەموو شتێکە وڵاتێک کە بە سیستەمی عەشایری بڕوە وڵاتێک تاکەکانی نەخوێنەوار بن وڵاتێک تاکەکانی یا شارەزای مافەکانی خۆیان نەبن ئەو وڵاتە دەرفەتی زیاتری چەکەرەکردنی گەندەڵی هەیە بە پێچەوانەشەوە تا گوشیار بوو ڕۆشنبیر بوو ئەرک و مافەکانی خۆی زانی بە ئاسانی ڕێگە نادا خەڵک مافەکانی پێشێلکە بە ئاسانی ڕێگە نادا گەندەڵکاران بە چۆنیان بوێت دەست بخەنە سەروەت و سامانی وڵاتەوە و بۆ خۆیان بۆ خزمەکانی خۆیان بۆ حیزبەکانی خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان بیبن بۆیە هەمووی ڕۆڵی هەیە بەڵام ڕۆڵی گەورە لە سێ دەسەڵاتەکەوەیە بڕیارەکانی ئەوان بەرنامە و پلانی ئەوان یاساکانی ئەوان هەنگاوەکانی ئەوان بە ئاراستەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کاریگەری گەورەی هەیە کێش ئەتوانێ ئەوە بکە ئینسانی نیشتیمانی ئینسانێک کە وڵاتی خۆی خۆشەوێت ئینسانێک کە بەڕاستی سەرکردە بێت کە ئەوەی کە خەڵک لێ چاوەڕوانەکە ئەوەی کە مەسەلەن ماندێلا کردی بۆ ئەفریقا ئەوەی هێندێک سەرکردە لە هێندێک وڵاتە جێدەستی گەوریان دیار بوو وڵاتەکانی خۆیان ئاوادان کرد زۆر باشەوە سابەدەی پرسیارم لەسەرم کتێبەت بێ گەندەڵی ئەم کتێبەت چۆن نووسی و تا چۆن لەسەر ئەرزی واقعی هەرێمی کوردستان ئەم کتێبە ڕنگدانەوەی هەیە لە ساڵی 2009 دە و یانزە و 2010 قەیرانی داراییش بوو بەڵێ ئەو کاتێکە بەڕاستی خەڵک ئێستاش تا ئێستاش هەرێمی کوردستان گیرۆدەی گەندەڵی بوو و بەتابەت لە هەندێک بواردا زیاتر گەندەڵی خەریب و جێپێی خۆیە کردەوە هەستم کرد لە بواری نووسینە لە بواری ڕۆشنبیریە کتێبخانەی کوردی لاوازە بە نووسین لە بواری گەندەڵی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ئاشناکردنی خوێنەری کورد بە گەندەڵی بە هێندێک وتار دەستم پێکرد لە هاوڵاتی زنجیرەیەک وتار بوو دوایی گۆشەیەک بوو
دوای هەستم کرد کە بەڕاستی ئەمە هەڵەگرێ هەنگاوێکی گەورەتری بۆ بهاوم بۆیە نزیکەی 3 ساڵ سەرقاڵ بووم بە کۆکردنەوەی سەرچاوە بەدی قەددان بە کۆکردنەوەی زانیاری تاوەکو ئەم بەرهەمەی لێ بە چاپ گەیشت کە لە ساڵی 2014 شکر بۆ خوا چاپ کرا 7 بەشە هەموو جۆرەکانی گەندەڵیمان پێناسە کردووە ڕەگ و ڕیشە مێشوویەکەمان باس کردووە باسی بارودۆخی یاریێمی کوردستانمان کردووە باسی هەوڵەکانی چاکسازی لە هەرێمی کوردستان باسمان کردووە و هۆکاری بەرهەم نەداربوونیان چییە و بەشێکیش تەرخانە بۆ ڕوبەڕوونەوەی گەڵامەکەت ئێستا ڕەنگە زیاتر بوو بێت ئەگەر بتەوێت لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان و گەندەڵی بنووسی لەسەری وایە ئەگەر ئێستا جارێکی تر پێی زیادکەی لەسەر دۆخی هەرێمی کوردستان هێشتا ڕەنگە قەڵەمت پێ بەشێکی تەرخانە بۆ گەندەڵی لە هەرێمی کوردستان کە بە بنەما زانستیەکان سەلماندوومانە کوردستان چەند گیرۆدەی گەندەڵیە و چۆنیش ئەتوانین ڕوبەڕووی ببینەوە بە دڵنیاییەوە بوارێکی زۆر دەوڵەمەندە و ئەگەر ئێستا جارێکی در چاپی بکەمەوە پیا بچمەوە هەڵەگرێ زۆر شتی لەسەر زۆر سپاس بۆ بەڕێزماوە ساڵ مەرگوکی ماسەر لە کارگەڕی کار سپاس بۆ دەرفەتی کە بەبرز باشە بینەرانی عزیز سپاس بۆی کە تام ساتێ بەرنامەیەوەش لەگەڵمانە بوو تا گفتوگویەکی دیکە و بەرنامەیەکی دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە دەستەکان خۆشەوە